بەڵێ سڵای خی گەورە لە تۆ لە تەواوی بینێرانی کەناڵی ئاسمانی پێیان گۆران نیوەڕۆی دەوحەتان باش بەهۆیەوەی کەەوە لای من بانجی نیوەڕۆی فەرمووە بەڵام ڕەنگە لای ئێوە لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا بانجی نیوەڕۆ نەدرابێ. دەمەوێت سەرەتا باسێکی ئامادەکاریەکانی جامی جیهانی بکەم بەڕاستی لە دەوحە لە قەتەر بە گشتی وە بە تایبەت لە دەوحە ئامادەکاریەکی چڕ دەکرێت بۆ یاریەکانی جامی جیهانی بۆ ئەوەی ساڵێشتر لەم کاتە یاریەکان بەڕێوە دەچێت ئەوەی کەوا ڕۆژێک لە نێو دەوحە گوزەری کردبێتن دەزانێتەوە ئامادەکاریەکان زۆر چڕن لە فڕۆکەخانە لە هوتێلەکان لە پارکەکان لە شوێنە گشتەکان. ئەمە وای کردووەکەوە جەنجاڵیەک دروست بێ لە نێو شار واروە سەختیەک دروست بێ واروە ڕێکارە ئەمنیەکان بۆ گەیشتن بە نێو دەوحە و لە نێو دەوحەش ڕێکارەکان قورسن کۆمەڵێک شتت لێ داوا دەکرێتن. ئەمە کەمێک بارودۆخەکەی لەم کاتەدا سەخت کردو بەڵام ڕەنگە بۆ کاتی جامی جیهانی ڕەنگە ئامادەکاریەکی باش لەلایەن دەوحەوە بکرێ بەهۆیەوەیکەوە دەبێتە کارێکی مێژوویکەوە شارێک میوانداری جامی جیهانی بکە و هەموو یاریگەکان لە یەکەوە نزیک بن و یاریەکان بینێر بتوانێتنکەوە هاندەر بتوانێت لە زۆربەی یاریەکان یاخود هەموو یاریەکان ئەگەر بێوێتن ئامادە بێتن. دەمەوێت باسی یاریەکانی ئەمڕۆی جامی عەرەب بکەم. ئەمڕۆ یاریەکانی جەولەی سێمی گەڕی سێمی قۆناغی کۆمەڵەکان بەڕێوە دەچێتن لە هەردوو کۆمەڵی دووەم و کۆمەڵی یەکەم. لە کۆمەڵی دووەم دوو یاری لێک کات لە کاژمێر 6 بەڕێوە دەچێتن هەڵبژاردەکانی تونس و ئیمارات بێک دەگەن و سووریا مۆریتانیاش بێک دەگەن. ئەمەلی هەر چوار حەلی هەر چوار هەڵبژاردە بۆ گەیشتن بە قۆناغیدا هاتووماوە بەڵام ئیمارات بەهۆی ئەوەی کەوا 6 خاڵی هەیە دەرفەتێکی باشتری لە پێشە وەروە تونس 3 خاڵی هەیە واروە هەڵبژاردەی سووریاش 3 خاڵی هەیە و مۆریتانیا بە بێ خاڵە. هەردوو یاریەکە لێک کات بەڕێوە دەچێت و ئەمڕۆ هەردوو هەڵبژاردەی گەیشتو بە قۆناغی داهاتوو دیاری دەکرێت وە لە کاژمێردەی شەو ئەوەی کە زۆر تایبەتە بە ئێمە هەڵبژاردەی عێراق لەگەڵ هەڵبژاردەی قەتەر یاری دەکات لە یاریەکی یەکجار بەهێز و لە هەمان کاتیشدا عومان و بەحرێن بەیەک دەگەن. دەتوانین بڵین لەم کۆمەڵەیە قەتەر کۆتایی هاتووە بە پلەی یەکەم سەرکەوتۆ بە قۆناغی داهاتوو ئەوەی دەمێنێتەوە شەڕەکە لە نێوان عێراق و بەحرێن و عومانە کۆمەڵەیەکی خەلیجی و تاڕادەیە قورسیش بەسەر هەڵبژاردەکان. عێراق هەموو هەوڵێک دەدا ئەمڕۆ سەرکەوتن تۆمار بکە و دوای ئەوەی کۆمەڵێک یەکسانی لە یاریەکانی پاڵاوتن و لە جامی عەرەب دەیەوێت یەکەم سەرکەوتن تۆمار بکاتن. دوێنێ لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکان پێترۆڤیچی ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق زۆر تەئکیدی لەسەر و بابەتە کردەوە کەوا دەبێ ئەم یاریە سەرکەوتن تۆمار بکەن و دڵنیاییشی نەدا لەوەی کەوا چوار یاریزانی هەڵبژاردەکەی هەرێکە لە ئەمجەد عەتوان و ئەحمەد فەرحان و شێرکۆ کەریم و ئەیمەن حوسێن ئامادە بن بۆ یاریەکە وتی لەگەڵ ستافی پزیشکی هەڵبژاردە قسە دەکەم دواتر بە دیار دەکەیتەوە دەتوانن لە یاریەکە ئامادە بن یاخودنا. و یاسر قاسمی یاریزانی هەڵبژاردەی عێراقیش کە لە یاری یەکەم کارتی سووری بەڕوبەرزکرایەوە لە یاری دووەم بەشداری نەکرد بۆم یاری دەگەڕێتەوە لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکە باسی لەوە کرد داوای لێبوردنی لە جەماوەری عێراقی کردکەوە بارودۆخەکە بەو شێوەی لێهات بەڵام وتی لەم یاریە دەتوانم تەعویزی بکەمەوە بە ئاستێکی باشتر بەدیارکەوم و هەم هەوڵێکیشمان بۆ بردنەوە لە یاریەکە دەبێتن. بێگومان ئەگەر بێت و عێراق لە یاریەکە یەکسان بێ و یاریەکەی تریش یەکسان بێ عێراق سەر دەکەوێت بەڵام ئەگەر عێراق یەکسان بێ و لە یاریەکەی تر هەری هەڵبژاردە یەکسەرکەوتن تۆمار بکە ڕاستەوخۆ ئەو هەڵبژاردەیە سەر دەکەوێت و عێراق سەر ناکەوێتن وە لە حاڵەتی ئەوەی کەەوە عێراقیش بتوانین سەرکەوتن تۆمارکەوە بێ ئاوەردانەوە لە ئەنجامی یاریەکانی کە ڕاستەوخۆ دەگاتە قۆناغی هەشتی پاڵەوانێتیەکە. بەڵێ دەگەڕێمەوە لایەوە.